ڕۆژی چواردەی ئەم مانگی دوازدەیە ئەمریکا سزای سەپاندە سەر تورکیا لەبەر ئەوەی کە موشەکی S-400 لە ڕوسیا کڕیوە. ئەم سزایانە بەپێی یاسای کاتسایە، ئەمەش یەکەمین جارە ئەمریکا لەم جۆرە سزایە بسەپێنێتە سەر ئەندامێکی هاوپەیمانێتی ناتۆ. لە ساڵی 2007ەوە زۆر باشکرایی دۆسیەی کاتسا ڕوون دەکەمەوە. ئەم یاسای کاتسا لەسەر هیچ وڵاتێک بەکار نەهێنراوە بێجگە لە تورکیا وەک ئەندامێکی ناتۆ یەکەم وڵاتە ئەو یاسایی بەسەردا بسەپێنرێت. ئەمە چه جۆرە هاوپەیمانێتیەکە؟ ئەو بڕیارەی دراوە هێرشێکی کراوەیە بۆ سەر مافی سەروەری وڵاتەکەمان. تورکیا باس لە سیاسەتەکانی خۆی ناکا کە پێچەوانەی سیاسەت و ڕێبازەکانی هاوپەیمانێتی ناتۆیە لە جیهاندا. ئامانجی سەرەکی لەو بڕیارە ڕێگەگرتنە لەو پێشکەوتنەی وڵاتەکەمان لەم دوایانەدا دەستی پێکردووە لە پیشەسازی بەرگری و پشتبەستن بەخۆماندا. ئانکەرە دەڵێت ئەو سزایانەی کە ئەمریکا سەپاندوونی هیچ کاریگەریەکی نابێ، بەڵکو وەهاش دەکات کە تورکیا سوورتر بێ لەسەر ئەوەی سەربەخۆیی پیشەسازی لەشکری خۆی بپارێزێ. Savunma sanayimizi دوو هێندە زیاتر کاری قورسی خۆمان دەکەین هاوشێوەی ڕابردوو تا پیشەسازی بەرگریمان لە هەموو ڕەهەندێکەوە سەربەخۆ دەکەین. پرۆژەکانی سەرۆکایەتی پیشەسازی لەشکریمان خێراتر دەکەین و تەنانەت پشتیوانیەکی زیاتر و گەورەتری کۆمپانیەکانی پیشەسازی بەرگریمان دەکەین. بێگومان لە ئاوەها بڕیارێکیشدا مۆسکۆ پشتیوانی لە تورکیا دەکات و بەکارێکی ئاسایی دەزانێت ئەگەر بێت و ڕوسیا چەک بە ئەندامێکی ناتۆ بفرۆشێت. لا پەیوەندی بە سزاکانی سەر تورکیاوە، ئەمەش بەڵگەیەکی زیاتری هەڵوێستی خۆ بەزلزانی ئەمریکایە لە بەرامبەر یاسا نێونەتەوەیەکاندا و دیمەنێکی تری خۆسەپاندنە ناڕەواکانی ئەمریکایە کە دەیان ساڵە بەکاردەهێنرێت لە سەرانسەری جیهاندا. بێگومان ئەمە هیچ خزمەتێک بەناوبانگی ئەمریکان ناکات لەسەر ئاستی نێونەتەوەییدا وەک بەشدارێکی بەرپرسیار لە دانوستانە نێونەتەوەیەکاندا لەوانە هاوکاری تەکنیکی لەشکریانە. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. تەوەری بەنامەی ئەم هەفتەیەمان تەرخان دەکەین بۆ تورکیا لە بەرامبەر سزاکانی ئەمریکا و ئەوروپاشدا. بۆ ئەو مەبەستەش میوانداری دکتۆر جەبار قادر پسپۆڕی کاروباری تورکیا دەکەین. دکتۆر سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم ئەوەیە تورکیا چ پێویستیەکی هەبوو بە موشەکی جۆری S-400 و چ شتێکە ینی دەیبەستێتەوە بەوەی کە باز لە سەربەخۆیی خۆی بکا بە تایبەتی لە پیشەسازی لەشکریدا؟ ئەمە ئەم کاتتان باش، زۆر سپاس. بەڕاستی تورکیا استراتیجیەتێکی بە تایبەتی ئەردۆگان استراتیجیەتێکەیە کە ئەوەی کە دەستی کراوە بێ و هیچ پێویستی بەوە نەبێ کە چاوەڕوانی یارمەتی بێ. بۆ نمونە ئەگەر پێویستی بە یان هەڕەشەیەک لەسەری هەبێ ئەبێ چاوەڕوان بێ پاتریۆت لە هۆڵنداوە ببن بۆ تورکیا لەگەڵ ئەو تیمانەی کە کاری پێدەکەن و دوای ئەوەی هەڕەشەکە نامێنێ جارێکی تر ئەو پاتریۆتانە بگەڕێنرێنەوە بۆ نمونە بۆ هۆڵندا کە یەکێ لەو پێگایانەیە کە جا ئەمە وای کردووە تورکیا هەوڵ بدە دەستی کراوە بێ و پیشەسازی سەربازی خۆی هەبێ. بەڵام بۆ پیشەسازی سەربازی سەربەخۆ یعنی پێم وایە ئەوە کێشەیەکی گەورەیە، چونکە زۆر لەو چەکانەی کە تورکیا دروستێکە بەشێک لە پارچەکانی لە ئەوروپا و لە ئەمریکاوە بۆی دەچێت. تەنانەت بەشێ لەو چەکانەی کە دەیفرۆشێ دەبێ ڕەزامەندی ئەمریکای لێ وەرگێت، چونکە هەندێ پارچەی زۆر هەستیار کە لەو ئامێرانەیە بەکاردەهێنرێ لەو وڵاتانەوە بە مەرج وەرگیراوە کە ناتوانێت بیدا بە وڵاتێکی تر. بۆیە ئەو هەوڵەی بەتایبەتی بۆ دەوڵەتێک کە ئەندامی ناتۆ بێ و لە چوارچێوەی سیستەمی بەرگری ناتۆدا بێ ئاسان نییە داوا بکە کە ئەو جۆرێک لە سەربەخۆیی هەبێ و لە دەرەوەی ئەو پەیوەندیانە. هەڵبەتە ئەم استراتیژیە پەیوەندی بە فراوانخوازیەکانی بە تایبەتی ئەردۆگانەوە هەیە و ئەمە مەسەلەی ئەم سزایانە و مەسەلەی چەک ڕاستی ئەمە بەشێکە لە کۆمەڵی کێشەی تر، کێشە لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست، کێشە لە سووریا، کێشە لە لیبیا، کێشە لە نەگۆڕنە کەرەباخ. واتە ئەمە هەمووی بەسەریەکەوە جۆرێک لە دابڕانی لە نێوان تورکیا و هاوپەیمانە ڕۆژئاوایەکانی دروست کردووە. بۆ نمونە هەندێک لایەن هەیە بەڕاستی کاک بەڵێن کەم سەرنجی دەخرێتە سەر. ئەوە لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا بەهۆی ئەو
بڵێن ڕاگررتنی دانووسانەکانی ئەندامەتی تورکیا لە یەکێتی ئەوروپادا یعنی تورکیا ساڵانە 250 ملیارد دلار زەرری کردووە واتە لە ماوەی 5 ساڵە نزیکەی 1 تریلیۆن دلار زیانی کردووە کە ئەمە شتێکی زۆر زۆر گەورەیە و کاریگەریەکی زۆر گەورەی لەسەر تورکیا هەیە. دکتۆر حەزەکەی لەسەر مەسلەی ئەوروپا دەگەڕێمەوە ینی بۆ ئەوەکەوەری تایبەتمان هەیە لەسەری بەڵام پێشەوە من حەز دەکەم بزانم ئەمریکا بۆ دواکەوت لە سەپاندنی ئەم سزایانەدا لە کاتێکا تورکیا ینی چەند ساڵێکە خەریکی کڕین و سەودای ئەم جۆرە موشەکانەیە موشەکی S400 بۆ ئەمریکا ئەلەم کاتەدا ئەو سزایانە دەسەپێنێ. وەکو دەزانن ئەم سزایانە بە پێی قانونی کاتسایە ئەو قانونەی کە لە بنەمادا بۆ سزادانی کۆریای باکوور و ئێران و ڕوسیا لە سەرەتاوە کۆمەڵی ڕێکار بوون بەڵام لە دواییدا کرا بە قانونێکەیەکی کردەوە واتە ئەمە یەکەمین جارە واشنگتن لە هاوپەیمانێک و ئەندامێکی ناتۆ سزا دەدا لەبەرەوە ئەمە هەنگاوێکی زۆر هەستیار بوو و کاتێکی زۆری دەویست و ترامپ بۆ خۆی هەر لە سەرەتاوە کە ئەم قانونی کاتسایە دەرچوو ئەو لە دژی بوو بەڵام ناچار بوو جێبەجێ بکە و هەوڵیدا هەتاوەکو دوار ڕۆژەکانی مانەوەی لە کۆشکی سپیدا دوای بخا و بە تەمای ئەوە بوو کە ئەگەر بمێنێتەوە بۆ دەورەیەکی تر لە کۆشکی سپیدا ڕنگ بێ هەر جێبەجێ نەکردا بەڵام لە کۆتاییدا وەکو بەڵام جەناب دەزانی لە کۆمەڵێ بڕگە ئەو هەندێ بڕگەی زۆر ڕەمزی هەڵبژاردووە ڕاستە بڕگەکان ڕەمزین بۆ نمونە چەک نەفرۆشرێ بە پیشەسازی سەربازی تورکیا و سەرۆکی پیشەسازیەکە دەکەوێتە ژێر سزاکانەوە ڤیزەی نادرێتەوە ئەو سەرمایانەی کە هەیەی سڕ دەکرێت لەگەڵ 3 کەسی تر لە بەرپرسانی سەرەکی لەو سزایە ئەمە ڕنگ بێ زۆر وەکووتم ڕەمزی بێ بەڵام کاریگەری زۆری هەیە چونکە ئەو دەستگایە بە تایبەتی بەرپرسیارە لە کڕینی چەک لە ئەمریکا بە تایبەتی لە ئەمریکا و لە ڕۆژئاوا و کاتێک کە سەرۆکەکەی ئەو هەموو کۆتوبەندەی هەبێ ئەو کاتە کاریگەریەکی زۆری لەسەری نەبێ تەگەرەیەکی زۆری بۆ دروست دەبێت دەمەوێت ئاماژە بە یەک خاڵێک بکەم بە تایبەتی لە بواری جەنگی ئاسمانیدا چونکە بەهۆی ئەو هەوڵی کودەتایەوە ئەردۆگان ژمارەیەکی زۆر لە ئەفسەرانی هێزی ئاسمانی دەرکرد لە هین و ئێستا تورکیا کێشەیەکی لەو بارەیەوە هەیە. بەڵێ دکتۆر لە چەند بۆنەیەکدا گەورە کاربەدەستانی تورکیا بە سەرۆکی تورکیاشەوە ئاماژەیان بەوە کردووە بە تایبەتی لە دوای سەپاندنی ئەم سزایانەوە کە هەمیشە خۆیان بە دۆستێکی استراتیژی و نزیک لە واشنگتن دەزانن و داواش دەکەن و هیواشیان وایە وەکو کاربەدەستانی تورک خۆیان ئەڵێن هیوایان وایە کە ئەمریکا واشنگتن بە زووترین کات ئەم سزایانەی لەسەر هەڵگرێ لێرەدا من پرسیارەکەم لەسەر دەستەواژەی بە زووترین کاتە بە زووترین کات لێرەدا مەبەست ئەوەیە بەر لەوەی جۆ بایدن بچێتە کۆشکی سپی وەکار لە کار پترازێ بۆ تورکیا نەخێر ناتوانێم پێم وایە بە پێی ئەو قانونەی کە دەرچووە ترامپ بۆی نییە و بایدنیش ناچارە بێ ڕنگ بێ بایدن بە شێوەیەکی تر بەڵام ناچارە بێ پابند بێ بەو سزایانەوە تاوەکو تورکیا هەڵوێستێکی تر پیشانەدا بۆ نمونە ئێستا داخوازی سەرەکی ئەمریکا ئەوەیە کە تورکیا کڕیوێتی بەڵام بەکاری نێنێ چونکە بەکارهێنانی دەبێتە هۆی ئەوەی کە ڕووسەکان توانای ئەوەیان هەبێ کە زانیاری زیاتر دزە بکە لەبارەی F-35ەوە کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە و هەر لەو کاتێک کە تورکیا بڕیاریدا S-400 بکڕێ لەو کاتەوە
تورکیا دوور خرایەوە لە پرۆژەی فڕۆکەکانی F-35 وەکو دەزانن ئەمە فڕۆکەیەکی جەنگی زۆر بەهێزە پێی دەڵێن شەبەح لە هەموو بارودۆخی کەش و هەوادا دەتوانێت کار بکات، دەتوانێت زانیاری کۆ بکاتەوە، دەتوانێت بڵێن لە بواری شەڕی ئەلکترۆنیا بەردەوام بێەوە وە کۆنتڕۆڵ و چاودێری هەموو شتەکان بکات. لەبەرەوە ئەمریکیەکان ئەمەیان زۆر بەلاوە گرنگە کە بە هیچ شێوەیەک ئەفسەرانی تورکە ئەبواە ڕاهێنانیان پێ بکرا دوورخرانەوە و ئەو بەشانەی بەڵام تاوەکو ئێستەش بەپێی هەواڵەکانی تورکیا 139 پارچە لەو پارچانەی کە بۆ ئەو فڕۆکەیە بەکاردێ هێشتا لە فابریکەکانی تورکیا بەکاردێنرێ. بەڵام ئەمریکا ئەوەی باز دەکرێت مەسەلەن ئەوروپا کۆمەڵێ داخوازی هەیە و ئەمریکاش داخوازی خۆیە. داخوازەکەی ئەمریکا زیاتر لەسەر ئەوەیە کە تورکیا ئەم سیستێمە بەکار نەخا. ئەمریکا هەڕەشەی کرد و زۆر ئاگاداری کرد، بەڵام لەگەڵ ئەوەشە تورکیا تاقی کردەوە و ئەو تاقیکردنەوە بووە هۆی ئەوەی کە ئەو سزایانەی بەسەردا بسەپێنێ، بەڵام دەرگاکەدا نەخراوە. دەرفەت هێڵراوەتەوە چی یەکێتی ئەوروپا و چی ئەمریکا 6 دەرفەتیان هێشتۆتەوە ئەگەر تورکیا بەخۆی دابچوێتەوە، چکە نایەنەوە زیاتر هانی بدەن و پاڵی پێوە بنن بەرەو بچێتە باوشی رووسیاوە بە تەواوەتی لەگەڵ هاوپەیمانە ڕۆژاوایەکانیانە داببڕێنیان. دکتۆرە گەر بەگشتی سەیرێکی وێنە گەورەکە بکەین لە 4 ساڵی ڕابردوودا بە تایبەتی بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ترامپ تا ئەندازەیەک سیاسەتێکی نەرمی هەبوو بەرامبەر بە تورکیا، هەرچەندە لە ناو کۆنگرێسدا یا لە دامەزراوەکانی تری ئەمریکادا بیرکردنەوەکە بەرامبەر بە ئەنکەرە شێوەیەکی تر بوو، بەڵام سەرۆک ترامپ وەکو دەگوترێ نەرم بوو لەگەڵ تورکیادا. پێ دوایە بایدن بتوانێت ئەو نەرمیە بگۆڕێ، ئەو سیاسەتی دەرەوەیی ئەمریکا هەیبوو بەرامبەر بە تورکیا گۆڕانکاریەکی بەسەردابێنێ. مەجۆمان لە بایدن بوو لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردندا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیای وەها ناودێرکرد کە کەسێکی ئۆتۆکراسیە. ئەمە بێجگەل لەوەی کە نیگەرانی خۆشی دەربڕی بەوەی کە چەکی ناوچی ئەمریکا لە بنکەی ئینجەرلیکەیە لە تورکیادا. هەڵبەتە دروشمەکان و وتارە سیاسیەکانی سەردەمی کەمپانیای هەڵبژاردن هەندێک جیاوازە لەو کاتێک کائیدی بایدن دەچێتە کۆشکی سپی و پێم وایە استراتیژیەکە هەمان استراتیژیە دەبێ، چونکە تورکیا پێگەیەکی گرنگی هەیە بۆ ڕۆژاوا و بۆ ئەمریکا، هەتاوەکو پێیان بکرێ تورکیا ڕابگرن لە چوارچەوەی ئەو هاوپەیمانی ڕۆژئاواییە ئەوە هەوڵە دەن و هەموو شتێک دەکەن. بەڵام لێرەدا بایدن هەڵبەتە کۆمەڵێ دەستەواژەی کە پەیوەندی بە ئازادی بیر و ڕادەربڕینەوە هەیە، کە پەیوەندی بە مافی مرۆڤەوە هەیە، کە پەیوەندی بە دەسەڵاتی ئۆتۆریتێری ئەردۆگانەوە هەیە. لەم بارەیەوە پێم وایە ڕخنەی زۆریان دەبێت لە حکوومەتی تورکیا و هەوڵی زۆر دەدەن کە تورکیاوە ئەردۆگانیش پێم وایە لەم ڕۆژانەی دواییدا جۆرێک لە نەرمی پیشانداوە، چونکە هەست دەکا کە ئیتر بەرەو ئەوە دەڕوا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ڕۆژئاوایش بە شێوەیەکی مەسایەتی ئەوروپایش بە شێوەیەکی تر کە دەیانەوێ هەڵبەتە لەگەڵ ئەو وتارە تونند و تیژەی کە ئەمە هەموو دوشمنی ڕۆژهەڵاتن و دوشمنی تورکن و دوشمنی ئەوەن کە ئێمە سەربەخۆ بوونی چەکی خۆمان هەبێ و بتوانین خۆمان پارێزگاری لە خۆمان بکەین، بەڵام لەگەڵ ئەوەشدا نەرمیەکی پیشانداوە کە ئامادەیە بە زۆر لە سیاسەتەکانی بچێتەوە و پەیوەندیەکانی بەهێز بکاتەوە لەگەڵ یەکێتی ئەوروپا و ئەمریکایە. بۆیە پێم وایە یعنی ئەمە دەرفەتێکە بێ هەم بۆ ئیدارەی نوێی ئەمریکا و هەم بۆ حکوومەتی تورکیاش. دکتۆر بەر لەوەی بچمە تەوەری یەکێتی ئەوروپا حەز دەکەم بزانم ناتۆ بۆ خۆت دەزانی یعنی هەر لە زوو نیگەرانی خۆی دەربڕی وە تورکیای ئاگادار کردەوە لەم سەودای کڕین و فرۆشتنی چەک لەگەڵ ڕوسیادا. ئەم سزانەی ئەمریکا ئەگەر ناتۆ وەکو ڕەهەندێک وەربگرین چ مانایەکی دەبێ بۆ ناتۆ؟
واتای هەیە بەڵام تورکیا پێم وایە کەڵکی لەو جیاوازی لە هەڵوێست و دید و بۆچوونی دەوڵەتانی ئەندامانی ناتۆدا هەیە مەسەلەن دەوڵەتانی ئەوانەی بە تایبەتی ئەوروپیەکان وەکو دەڵێ نزیک بوونەوەی جیاوازیان هەیە بەرامبەر بە تورکیا مەسەلەن هەڵوێستی ئەڵمانیا بەرامبەر بە تورکیا جیاوازە لە فەرەنساوەی فەرەنسا جیاوازە فەرەنسا لەگەڵ یۆناان و مەسان قوبرسان زۆر نزیکە بەڵام هەندێک وڵاتانی تر یا بێلایەنن مەسەلەن ئەوانەی ڕۆژهەڵاتی ئەوروپا کە هەندێک لە سیستێمەکانیان بە هەمان شێوەی ئەوەی ئەردۆگان سیستێمی دموکراتی نین بۆیە ئەردۆگان هەتاوەکو ئێستا یاری دەکا لەسەر ئەم خاڵە ئەمەی کە وڵاتە ئەندامانی ناتۆ ناتوانن یەک هەڵوێست بن بە تایبەتیش حساب لەسەر ئەوەکە لەسەر ئەندامانی ناتۆ لە ئەوروپا دەکات چونکە دەزانێت کاریگەری پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ ئەوروپایە زۆر زۆرترە لەوەی لەگەڵ ئەمریکا وڵاتێکی دوورە بەڵام بەنسبەت ئەوروپاوە هەم لەباری ئاسایشەوە هەم لەباری مەسەلەن کۆچ و پەناهەندە و ئەمانەوە یعنی تورکیا دەتوانێت کاریگەری زۆری لەسەر ئەمن و ئاسایشی ئەوروپا هەبێ بۆیە ئەم یاریکردنە لەگەڵ وڵاتانی جیاوازی ئەندامی ناتۆیە جۆرێک لە دەرفەتی یاریکردنی بۆ حکوومەتی تورکیا هێناوەتە کایەوە و تا ئەندازەیەکیش پاراستوێتی لەوەی کە هەموو بە یەک دەنگ سزای بدەن و بیگێڕنەوە بۆ ڕێگە ڕاستەکە. بەڵێ دکتۆر دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت ئەلبەتە هیچێک لەو دۆسیانەی کە یەکێتی ئەوروپای نیگەران کردووە گەڕانی تورکیایە بە شوێن سوتەمەنیدا لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاستدا هەر بۆیشە لە کۆبوونەوەی پێشووی ڕێبەرانی یەکێتی ئەوروپادا ژمارە لە کاربەدەستانی تورکیا سزادران. ئەوروپا توانای خۆی نیشاندا کە دەتوانێت لە ڕێسەپاندنی سزاوە بە توندی بەرەنگاری تورکیا ببێتەوە و کارە تاگڕاویەکانی لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست ڕابگرێت. مانگی دەی ڕابردوو دەرفەتێکمان بە تورکیادا بەردەوام بووین لەگەڵ تورکیادا مەرجمان بۆیدانا بەڵام تێکڕا هاوڕا بووین لەسەرەوەی تورکیا درێژە بە کردە وروژێنەرەکانی خۆی دەدات. هەر چۆنێک بێت ئەوروپاییەکان هیوایان وایە کە تورکیا سیاسەتەکانی خۆی بگۆڕێ و ڕێگە نەدات کێشەکان لەمەی کە ئێستا هەیە زیاتر ئاڵۆز ببن. ئەگەر تورکیا سوور بێت لە درێژەدان بۆ ڕەفتارانەی ئەوە سزا دەدرێت و سزاکانی یەکەمیش بڕیاریان لێدراوە سزاکانی تریش زۆر گرنگتر و خۆشتر دەبن و کاریگەریەکی گەورەتری ئابووریان دەبێت بەسەر تورکیاوە. ئەوروپاییەکان دەڵێن هەوڵی خۆیانیان لەگەڵ تورکیادا داوە بەڵام ئەوە ئەنکەرەیە کە هەنگاوێکی ئەرێنی نەناوە و ڕێگەی نەگرتووە لەوەی کێشەکە بگات بەو ڕەوشەی کە ئێستا تیایدایەتی. ئەو کاتی سەرۆکاتی یەکێتی ئەوروپا لای ئەڵمانیا بوو هیوادار بووین پەیوەندیەکی زیاتری بنیادنەرمان هەبێت لەگەڵ تورکیادا بەداخەوە کێشەیەکی زۆر لە دەریای ناوەڕاستدا هەیە کە پێویستە زیاتر بە دوواداچوونیان لەسەر بکرێت چونکە بەڕوانینی ئێمە ئەو گەڕانە بە دوای سوتەمەنیدا نایاساییە لەگەڵ ئەمەشدا دەستمان بۆ تورکیا درێژ کرد و وتمان دەمانەوێت لەسەر کارنامەیەکی بنیادنەر کار بکەین بەڵام بەڕوانینی ئێمە وەڵامەکانی تورکیا بێ هیوای کردین و بەڕاشکاویش دەڵێم ئێمە پلانی زیاتریشمان هەبوو. دکتۆر جەبار دەگەڕێمەوە لای جەنابەت ئەلبەتە سزاکانی ئەوروپا سزایەکی سمبۆلین بەسەر تورکیادا بەڵام ئەگەر سزاکانی ئەوروپا و ئەوانەی ئەمریکاش بەیەکەوە کۆ بکەینەوە بەڕای جەنابە وەها دەکا کە تورکیا بکرێتە بەردەم بیرکردنەوەیکی ڕەشد لە گۆڕانی سیاسەتەکانی خۆیدایاندا. بەڵێ پێم وایە ئەگەر هەندێک گرێ بدەم بەوەی کە یەکەم جار باسمان لێەوە کرد کە ئەوەی دوورکەوتنەوەی تورکیا لە یەکێتی ئەوروپا بە تایبەتی داخستنی دەرگای دانوستانەکان پێش 5 ساڵ پێش ئێستا زیانێکی گەورەی زۆر گەورەی ئابووری لە تورکیا داوە بەقەدەر 1 تریلیۆن دۆلار کە ئەمە بۆ باری تورکیا بەسەڵەن ئەو کاتە داهاتی ساڵانەی تورکیا بە تریلیۆن دۆلار دەخەمڵێنرا بەڵام ئێستا ئەوە چەند ساڵێکە نزیکەی 750 میلیۆن دۆلارە ملیارد دۆلارە ببورن واتە هەر ساڵێ 250 میلیارد دۆلار کە دەکاتە هەموو داهاتی نەتەوەیی وڵاتێکی وەکو یۆنان
لەبەرەوە تورکیا هەستی بەم لایەنە کردووە خەڵکە عاقڵەکان لە تورکیا ئەوانەی کە لە دیدێکی استراتیژیەوە سەیری بارودۆخەکە دەکەن لەمە تێدەگەن لەگەڵ ئەوەشە ئەوروپا بە تایبەتی بەهۆی هەڵوێستی ئەڵمانیاوە کە هێشتا لەگەڵ ئەوەیە کە دەرفەتی زیاتر بدرێ بە تورکیا لەبەرەوە داوایان کردووە لە بەرپرسیاری سیاسەتەکانی دەرەوە یەکێتی ئەوروپا تاوەکو مانگی مارت راپۆرتێک ئامادە بکە دەربارەی ئەو سیاسەتانەی تورکیا زیانەکانی ئەو سیاسەتانە و چۆنیەتی هەڵس و کەوتکردن لەگەڵ سیاسەتەکانی حکوومەتی تورکیایەوە ئەو ڕێکارانەی دەبێ بگیرێنە بەرجا ئەو جۆزێف بۆرل کە بەرپرسیارە لەو دۆسیەیە دەبێت تا مارتی ساڵی بڵێ تا ئازاری 2021 واتە 3 مانگی تر ئەو راپۆرتە ئامادە بکات و سەرانی یەکێتی ئەوروپا لە لوتکەی داهاتوویانە بە شێوەیەکی جدیتر ئەگەر تاوەکو ئەو کاتە تورکیا لەسەر سیاسەتەکانی بەردەوام بوو پێم وایە سزای زیاتر دێتە کایەوە هەڵبەتە لە ئەوروپا کۆمەڵی سیناریۆ هەیە بۆ نمونەیەکە لەو سیناریوانە ئەوەیە کە بارەکە هەر بەو شێوەیە ڕابگیرێ هەتاوەکو ئەردۆگان لەسەر گۆڕەپانی سیاسی ونەبێ ئەمەش شتێکە کە لە ساڵی داهاتوو ڕەنگ بێ 2 ساڵی تریشدا هێشتا لە ئارادا نییە چونکە لە ساڵی 2023 هەڵبژاردن دەبێ و ڕاپرسیەکان ئەوە دەردەخەن کە حیزبی ئێداد و گەشەپێدان حیزبەکەی ئەردۆگان ژمارەیەکی زۆر ڕێژەیەکی زۆری دەنگەکانی لەدەستداوە بەڵام هەموو ئەو سیاسەتانەی کە ئەم حکوومەتە گرتوویەتێ بەرەو بێدەنگکردنی ئۆپۆزیسیۆن و سزادانی ڕۆژنامەوانان و تەسکردنەوەی مەوداکانی ڕادەربڕین و ئەمانە هەموو وای کردووە کە خەڵکێکی زۆر لە تورکیا نیگەران بن و ناڕازی بن جا ئەو سیناریۆیەی کە ڕاگررتنی دڵی تورکیا و بە تایبەتیش بۆ ئەوروپا پرسێکی کاک بڵێن هەرە سەرەکی مەسلەی ئاوارەکانە مەسلەی پەناهەندەکانە مەسلەی کۆچە ئەگەر تورکیا وەکو دەڵێ تورکیا زۆر ئیستیفزاز بکەن دەواازەکانی بەڕووی ئاوارەکانە بکاتەوە 3 ملیۆن ئاوارەی سووری ڕوو لە ئەوروپا بکەن قەیرانێکی زۆر گەورە لە ئەوروپا لە دوای ئەم قەیرانەی کۆڤید-19 باشە ئەم سزا سمبۆڵیانەی کە ئەوروپا سەپاندوێتی بەسەر تورکیادا ئەمە هەر بەڕاستی بۆ بەرەنگاربوونەوەی سیاسەتەکانی تورکیا یاخود تەنها بۆ ڕازیکردنی دڵی فەڕەنسا و قوبروس و یۆنانە ئەخێرەمە جۆرێک لە ئاگادارکردنەوەیە ئاگادارکردنەوەیە کە ئێمە ئامادەین پەنا ببینە بەر سزادانیش بەڵام لە یەکەم هەنگاوەوە یعنی ئەم دەوڵەتانە زۆر وەکو دەڵێ زۆر استراتیژی بیرتەکەنەوە زۆر دوور بیرەکەنەوە و یەکێک لە ئەو شتانەی کە وەک ئەوەی کە پاکانەی پێدەکەن هەر ئەوەیە کە نابێت تورکیا زۆر پاڵی پێوە بنرێ زۆر وای لێ بکرێ کە ناچار بێ زۆر لە ڕوسیا نزیک ببێتەوە و بەو شێوەیەک ببێ بە ینی رووسیا ببێ بە مەترسیەکی گەورەتر بە نسبەت ئەوروپاوە و لە لایەکی ترەوە مەسەلەن هەندێک لەو وڵاتانەی کە جاران لەگەڵ تورکیایە بەو شێوەیە هەڵوێستێکی نەرێنیان نەبوو ئێستا بەهۆی سیاسەتەکانی بە تایبەتی لە لیبیا و لە باکووری ئەفریقا ئەوانەیش نیگەران بوونە واتە ڕۆژ بە ڕۆژ هەندێک لایەنی تر بەهۆی هەڵوێستی تورکیا لە کێشەی نەگۆڕنە قەرەباغا ئەمانە هەمویان وایان کردووە ڕۆژ بە ڕۆژ ئەوانەی نەیارانی سیاسەتەکانی تورکیا زیاتر بن بەڵام لە هەمان کاتە ئەوان دەزانن ئەو ڕۆڵەی تورکیایەتی ڕۆڵێکی زۆر گرنگە ئەوە نابێ لە پێش چاو نەگیرێ و بە ئاسانی وەکو دەڵێ کانسڵ ناکرێ ناسڕێتەوە بۆیە بە ناچاری خۆشیان بێ ترشیان بێ
دەبێ بە جۆرێک لە جۆرەکان هەڵسوکەوتی لەگەڵدا بکەن. باشە دکتۆر ئەم جۆرە ڕوانینەی کە هەیە لە ئەوروپادا بەرامبەر بە تورکیا هەر ئەمەیە کە وای کردووە ناکۆچی لە نێوان وڵاتەکانە دروست ببێ و ئەو ناکۆچیە بشگوێزرێتەوە بۆ ناو هاوپەیمانێتی ناتۆ. خۆی لە دەستپێکدا کە ئەم چی یەکێتی ئەوروپا و چی ناتۆ ئەوانە دروست بوو بە تایبەتی یەکێتی ئەوروپا کە دروست بوو پرۆسەکە بۆ ئەوە بوو کە لە کۆتاییدا وەکو یەک حکومەتی لێبێ و یەک هەڵوێست هەبێ و یەک سیاسەتی دەرەوە هەبێ و یەک سیاسەتی ئابووری هەبێ، بەڵام ڕەوتی ڕووداوەکان و ئەزمموی ڕۆژانە و ساڵانەی ئەم وای لێ کرد کە هەرێکێ لەو دەوڵەتانە بە پێچەوانەوە ئێستا دەوڵەتەکان زیاتر وەکو دەڵێ خەریکی سەروەری نیشتیمانی خۆیانن، زیاتر هەستیارن بەرامبەر ئەوەی برۆکسل یعنی ناوەندی یەکێتی ئەوروپا دەسەڵاتی زیاتری هەبێ لە دەوڵەتە نیشتیمانیەکان و تەنانەت بڵێن ئەو پەپولیست و هێزە ڕاست ڕەوانە لە زۆر لە وڵاتانە باس لەوە دەکەن دەبێت لە یەکێتی ئەوروپا دەرچین و دەبێت دراوی تایبەتی خۆمان هەبێ و نابێ ئێمە خۆمان بەوە گرێ بدەن. بۆیە ئەم وڵاتانە هەریەکە لە وڵاتانە بۆ خۆی سیاسەتێکی نیشتیمانی تایبەتی دەرەوەی خۆی هەیە و لە هاوپەیمانێ نێودەوڵەتیەکانە لە ناوچە جیاوازەکانە سیاسەتی جیاوازیانەیە هەوڵەدەن زۆر ناکۆک نەبن، بەڵام بە تایبەتی لەگەڵ هەندێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ئەوروپایە هەندێک جار سیاسەتەکان ناکۆکیشە. بۆیە ئەمە دەرفەتێکی داوە و بەهۆی سیاسەتەکانی ترامپەوە پێم وایە جۆرێک لە کێشە لە نێو ناتۆیە هاتەکایەوە بە تایبەتی لە نێوان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە وڵاتانی ئەوروپایە و ئەوەی کە ترامپ کردی بە قانون بە نسبەت وڵاتانی ئەوروپا کە هەموو وڵاتێ دەبێت 2% داهاتی نیشتیمانی بۆ مەسلەی بەرگری بەکاربێنێ، تازە ئەوە بوو بە بڕیارێکی سەرۆکێکی ئەمریکا باوەڕ ناکەم لێی پاشگەز ببێتەوە و ئەمەی شوا دەکا ئەوروپایەکان بەڕاستی بیر لەوە دەکەنەوە کە بتوانن ئیتر وەکو جاران پشتی لێ نەکەنەوە پشت بە ئەمریکا بەسن، بەڵکو بتوانن بۆ خۆیان وەکو دەڵێ مشوری خۆیان بخۆن. و ئێستا ڕۆژانە کێشە دروست دەبێ کە حەز دەکرێ بڵێن دەستگای هەواڵگری ڕووس و دەستگای هەواڵگری چین و ئەمانە هەوڵەدەن کاریگەری زۆریان لە وڵاتانی ڕۆژئاوا پەیدا بێ، زۆر زانیاریەکان بە تایبەتی دزەی زانیاری تەکنۆلۆژی و شتی و ئەوانە چکە جەنگەکان وەکو جاران نەماوە، جەنگەکان ئێستا یعنی هەمووی وەکو دەڵێ لە دنیای ئیفتیرازی و لە دنیای ئەلکترۆنیە هەوڵەدا ڕوو بدات. بەڵێ دکتۆر چەند جارێک ینی تورکیا داوای دیالۆگ دەکات هەم لە ئەمریکا و هەروە لەگەڵ یەکێتی ئەوروپاشدا. متمانەکردن بە تورکیا چەندە هەم لەلایەن ئەوروپاییەکان هەم لەلایەن ئەمریکاشەوە؟ پێم وایە هەمویان لەوە تێگەیشتون کە تورکیا هەرچی دەکا بەڵام ئەویش دەزانێت لە تورکیاش سیاست دەکەن و ئەوانیش خەڵکیان هەیە بیر لە داهاتوو لە استراتیجیەتی تورکیا دەکەن، ئەوانیش دەزانن دوورکەوتنەوەی هەمیشەیی لە ڕۆژئاوا و لە ئەمریکا لە وڵاتانی یەکێتی ئەوروپا و ئەمریکا ئەوە لە قازانجی تورکیادا نیە، چونکە تورکیا لە ماوەی 50 ساڵی ڕابردووە قازانجی زۆری کردووە، زۆر یارمەتی دارایی دراوە، زۆر پرۆژە لەوێ هین کراوە و یەکێک لە کێشە هەرە سەرەکیەکان بە بۆنەی ئەم سزایانەوە ئەوەیە کە کەشوهەوایەکی وا دروست دەبێ کە وەبەرهێنانی بیانی لە تورکیا ڕابکەوە، ئەمەش ئەبێ بە هەژانێکی ئابووری زۆر گەورە لە تورکیادا. لەبەرەوە پێم وایە تورکیاش کۆمەڵی حساباتی خۆی هەیە و هەوڵەدا وەکو دەڵێ ئەردۆگان لەگەڵ هینە ئەوەی سیاسەتی پێی دەڵێن هەتاوەکو لێواری لای خۆمان پێی دەڵێن هەتا پەتەکە یعنی بەڵێ یعنی ئەردۆگان لەگەڵ ئەوەیە زۆر هەوڵەدا کێشەکان بگەیەنێ بە لێواری پێکدادان و ئەوانە، بەڵام لە دواییدا
کاتێدا دەنیشن و حساباتی بۆ دەکەن و شتیوا جۆرێک لە نەرمی و کشانەوە پیشانەدا. ئێستا و ئامادەیە بۆ وتوێژ و پێم وایە ئەم سێ مانگەی داهاتوو هەتا ئەو کاتێک کە یەکێتی ئەوروپا دایناوە وتوێژ دەکا و لە تورکیاش جۆرێک لە گەشتبینی بەرامبەر بەوەی بایدن هاتووە و ڕاستە ئەردۆگان و ترامپ زۆر دۆست بوون، بەڵام ترامپ بە شێوەیە هەڵسوکەوتی لەگەڵدا دەکرد، تەنانەت پێی دەوت کەرمە بە شتیوا مەکە. یعنی بایدن بە شێوەیەکی تر بایدن وەکو دەڵێ کوڕی موسسەکەیە، هەنگاو بە هەنگاو هەموو پایەکانی دەسەڵاتی لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە دەستگاکانی تاقی کردووەتەوە و بۆ ساڵانێکی زۆر بەرپرسی کۆمیتەی پەیوەندیەکانی دەرەوە بووە. واتە لە سیاسەتی نێودەوڵەتی و بەتایبەتی لەو ناوچەی ئێمەوە لەگەڵ تورکیا زانیاری و ئەزمونێکی زۆری هەیە، لەبەرەوە زۆر بە درستی دەتوانێت ئەوە هەڵبسەنگێنێ کە تورکیا دەتوانێت چی بکە و ئەوان دەتوانن چ کاریگەریان لەسەری هەبێ و کەی دەتوانێت تورکیا زیان بە بەرژەوەندەکانی ئەمریکا بگەیەنێ و کەی دەتوانن وای لێ بکەن کە ناچار بێ کە بەرژەوەندەکانی ئەمریکا لە پێش چاو بگرێت. بەڵێ دکتۆر دەگەڕێمەوە بۆلات، ئەلبەتە بەپێی لێدوانی گەورە کاربەدەستانی یەکێتی ئەوروپا پێدەچێت لە ئێستادا ئەمریکا هەروە ئەوروپا ڕوانینێکی هاوبەشیان هەبێ بەرامبەر بە تورکیا. ڕوانینێک لە ئەوروپا و ئەمریکادا هەیە سەبارەت بەوەی تورکیا زیاتر کێشەیە وەک لەوەی چارەسەر بێت، هەر بۆیەشە پێویستە لە گۆشەنیگای جیاوازەوە چارەسەر بکرێت. حکوومەتی یونان چاوی لە ڕێیە تا لە نزیکەوە لەگەڵ بەڕێوەبەرایەتی نوێی ئەمریکادا کار بکات. ئەلبەتە ئەمەش بەمانەی داخستنی دەرگای دیالۆگ نییە لەگەڵ تورکیادا، بەڵکو ئەوروپا ئەم سێمانگی داهاتوو دەکاتە سەنگی مەحەک بۆ ئەنکەرە. ئەوروپا هەمیشە کراوەیە بۆ دیالۆگ، بەڵام هەرگیز بە سیاسەتی تێکدانی سەخامگیری وڵاتانی ئەندام و تێکدانی ژینگەی ناوچەکەش قایل نابێت. هەر بۆیەشە داوامان لە جۆزەف بۆرێڵ نوێنەری یەکێتی ئەوروپا بۆ سیاسەتی دەرەوەی و سیاسەتی ئاسایشی کردووە تا بزانێت ئایا گرتنەبەری ڕێوشوێنی تر لە بەرامبەر تورکیادا پێویست دەکات یان ناو، هەروەهاش تا پێداچوونەوەیەکی تەواوەتی ورد بکات بە پەیوەندیە سیاسی و ئابووری بازرگانیەکانی یەکێتی ئەوروپا لەگەڵ تورکیادا. ئەم پێداچوونەوەیەش وەکو کاربەدەستانی ئەوروپایی ئاماژەیان پێکردووە هەر تەنها تایبەت نابێت بە دۆسەی گەڕان بە شوێن سوتەمەنیدا لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاستدا، بەڵکو زۆر دۆسەی تری ناوچەکەش لەخۆ دەگرێت. بەڵێ داوامان لە جۆسف بۆرێل کردووە تا راپۆرتی خۆی ئامادە بکات بۆ کۆبوونەوە لووتکەیەکی داهاتوومان. ئەو راپۆرتەش ڕەهەندی هاوکاریەکانی ئێستامان لەگەڵ تورکیادا تێدەپەڕێنێت و دۆسەی تری وەک لیبیا و ناگۆرنۆ کارەباخش دەگرێتەوە. لەسەر بنچینەی ئەو راپۆرتەش پەیوەندیەکانمان لەگەڵ تورکیادا دیاری دەکرێت. ئێمە هەمومان ئەندامی ناتۆین، بەڵام تورکیا مشتومڕی زۆری ناوەتەوە و کێشەی هەیە. تورکیا هەروەکو لە سەرەتای بەرنامەشدا ئاماژەمان پێکرد ئەم سزایانە نابەستێتەوە بە سیاسەتەکانی خۆیەوە، بەڵکو جەخت دەکاتەوە لەوەی کە لە دەرەوە دژایەتی تورکیا دەکرێت. Amerika ve Avrupa'daki yönetimlerin هیوادارین حکوومەتەکانی ئەمریکا و ئەوروپاش خۆیان لە کاریگەریەکانی لۆبی دژی تورکیا دوور بکەنەوە و ڕۆ و سیاستێکی درێژە پێدراوی بابەتیانە بڕۆن. دکتۆر جەبار دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت، ئەگەر هاتوو لە ماوەی ئەم سێمانگەی داهاتوو داواتە هەتا مانگی سێکە کۆبوونەوەی لووتکەیی ڕێبەرانی یەکێتی ئەوروپا دەکرێت تورکیا هیچ سیاسەتێکی خۆی نەگۆڕی، هەر بەم شێوەی کە ئێستا هەیە ئاوا مایەوە. پێ دوایە ناکۆچیەکان ئەم جارە لە ناو یەکێتی ئەوروپادا بە تایبەتی بڕەونەوە و سزای قورستر بسەپێنرێ بەسەر ئەنکەرەدا؟ بەڵێ دوو خاڵ هەیە دەبێت لە پێش چاوی بکرین. ئەوشەوەیە پێم وایە ئیدارەی نوێ ئەمریکا یعنی بە سەرۆکایەتی بایدن زۆر دەگەڕێتەوە بۆ ئەو هاوپەیمانێ مێژووی لەگەڵ ئەوروپایی بووە و هەوڵەدەن هەماهەنگیەکی زیاتریان لە نێوانە هەبێ بەرامبەر بە کێشەکان یان پرسە نێو دەوڵەتیەکان. بۆیە
ئەوەی کە تورکیا بڵێن ئەمریکا بە شێوەیە هەڵسوکەوتی لەگەڵا بکە و یەکێتی ئەوروپا بە شێوەیەکی جیاواز هەڵسوکەوتی لەگەڵا بکە پێم وایە لەو حاڵەتەدا ئەم سێ مانگەی کە دراوە بەشێکە لەوەی کە ناکۆکی زۆر لە نێو یەکێتی ئەوروپایە زیاتر قوڵ نەبێتەوە لەسەر هەڵوێست بەرامبەر بە تورکیا لەبەرەوە مثلا هەندێک لایەن لەگەڵەوە بوون کە دەبواە ینی بۆ نمونە فەرەنسا و لەسەر داخوازی یۆناان و قبرس بە پلەی یەکەم کە دەبواە سزای زۆر تونتر بەرامبەر بە تورکیای بکەن بەڵام لایەنێکی تری ئەو بوو کە نابێ یەکسەر پەنابەرین بۆ سزای تند بەڵکو دەبێت دەرفەتێ بدەین بە حکوومەتی تورکیا بە خۆیدا بچێتەوە و با بزانین لەو سێ مانگەیە لەبەرەوە پێم وایە ئەگەر لەو سێ مانگەیە ئەردۆگان لە سەر سیاسەتەکانی خۆی بەردەوام بێ و هەمیشە خەریکی هەڕەشە بێ و تەنها بەوە لێکی بداتەوە ئەمانە دوژمنی تورکن و دوژمنی ئیسلامن و دوژمنی ڕۆژهەڵاتن و دوژمنی ئەوەن کە ئێمە سەربەخۆ بین و مافەکانی خۆمان بەدەست بێنن پێم وایە لەو حاڵەتەیە کۆمەڵێکی تر سزا دێتەکایەوە و ئەم سزایانە دەتوانن یعنی تەنها بە سزایەکی بچووک ڕنگ بێ یەکسەر کاریگەری لەسەر بازاری تورکیا بێ لەسەر نرخی لیرەی تورکیا بێ بۆیە نە ئەوروپا نە ئەمریکا مەبەستیانەوە نییە بە یەکجا وەکو دەڵێ تورکیا هەڵوەشێنەوە بیر ڕوخێنن بەڵام ئاوها یعنی وەکو دەڵێ ئاگاداری دەکەنەوە و هەندێک ئیشارەتی دەدەنێ کە ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێ ئەوە لە قازانجی نابێت. دکتۆر وەکو لە لێدوانەکانی ئەنگێلا مێرکل جۆمان لێ بوو ئەماژە بەوە دەکا کە دەشێ پێداچوونەوە کە زۆر دۆسەی تر بگرنەوەی چێلەوانە ناگۆڕنەوە کەرەباخە بە مەسەلەی دۆسەی گەڕانە بە شوێن سوتەمەنیدا بەڵام ئەوەی کە جێی سەرنج و هیچ ئاماژەیەکی بە تورکیا نەکرد لەناو سووریادا بۆ وەکو دیارە مثلەن جۆرێک لە دابەشکردن هەیە ینی سووریا ڕادستی ئەمریکا کراوە تاوەکو ئێستا فەرەنسا لەگەڵ ئەمریکایە مەسەلەن ئەوەی پەیوەندی بەو ناوچانەوە هەیە کە هاوپەیمانانی بڵێن ڕۆژئاوایی بە تایبەتی ئەمریکایی لێیە لەبەرەوە ئەوروپایەکان هەرچی شتێکیان هەبێت لە ڕێگەی ئەو هاوپەیمانی وایکەن لە دەرەوەی ئەوە نایکەن و لەو لاشەوە وەک بڵێ جۆرێک دانانە بە هژیمۆنی ڕوسیا لە سووریا و بەڕاستی هەڵوێستێکی نامرۆڤانەیە چکە دەزانن لایەنێک زەرەرمەند لەو مەسەلەیە لایەنی کوردیە کە بێخاوەنە و کەس بە گرنگی نازانێ ئەوە کەس لەسەری نایەتە جواب و بە گرنگی نازانێ کێشە بۆ خۆی دروستکە لەگەڵ تورکیا لەسەر ئەو لایەنە بەڵام لێرەشدا تەنانەت لەم بارەیەشەوە یعنی هەندێک ئیشارەت هەن بۆ نمونە ئەم بڕیارەی دادگای یەکێتی ئەوروپا دەربارەی سەلاحەدین دەمێرتاش کە دەبێ ئازاد بکرێەوە ینی ئەوە شتێکی ناقانونیە کە بەو شێوەیە لە زیندانە هێڵراوەتەوە ئەو خەڵکانەی ترکە ڕۆژانە دەگیرێن و سزا دەدرێن و یعنی سیستەمی دادوەری لە تورکیا کەوتۆتە ژێر پرسیارێکی زۆر زۆرەوە هەروەها میدیا هەروەها یعنی هەموو لایەنەکانی ژیان لە تورکیادا ئەو بەهایانەی کە ئەوروپا لێرەدا یعنی پێماوە یەکێک لە ئەنجامەکان ئەوە بێ کە یەکێتی ئەوروپا لە بەردەم هاوڵاتیانی خۆیدا ئەگەر سزای تونتر لە دژی تورکیا نەگرێتە بەر لە بەردەم هاوڵاتیانی خۆیدا جۆرێک لە شەرمەزاری تووشە بێ. بەڵێ دکتۆر کاتی بەرنامەکەم بەرەو تەواوبوون دەڕوا بەسی چرکە وەڵامم بدەیتەوە لەم هەموو هەلوو مەرجەدا لەم ڕەوشەی کە ئێستا هەیە لە تورکیادا تورکیا زیاتر پێویستی بە ئەمریکا و ئەوروپا هەیە یا ئەوروپا و ئەمریکا هێشتا هەر پێویستیان بە تورکیا هەیە بەسی چرکە فەرموو.
وەڵا هەردوو لایەن پێویستیان بە یەک هەیە هێشتا کۆمەڵی زۆر دۆسێ و کێشە ماوەتەوە کە ڕنگ بێ بۆ ڕۆژئاوا بەبێت تورکیا لەو ناوچەیە چارەسەر نەکرێ بەڵام لە هەمان کاتە تورکیا بۆ خۆی بووەتە بەشێک لەو کێشانە لەبەر یانێ وەکو دەڵێ هەم دەرمانە و هەم دەردە و هەم دەرمانە یعنی بەناچاری دەبێ هەڵسوکەوتی لەگەڵا بکەن بەڵام لە هەموو حاڵەتێکا پێم وایە تورکیا زیاتر پێویستی بۆ بە ئەمریکا و بە ڕۆژئاوا هەیە. بەڵێ دکتۆر جەبار زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە تا هەفتەی ئایندە و بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە وەی خۆشم بڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.